سڵاوتان لێبێم کاتتان باش دەوترێ ئێستا یاریە ئەلکترۆنیەکان لە حەز و خولیاوە گۆڕاون بۆ ئەوەی بازرگانی پێوە بکرێ و گیرفانی گەنجان بەتاڵ بکرێتەوە دەوترێت چەندین زیانی هەیە لەسەر قوتابی و گەنج و خێزان بەڵام لەو لایشەوە یوتیوبەر و گەیمەرەکان دەڵێن نەخێوانیە چەندین قازانجی هەیە کەسانێکان کەوا قازانجی مادی ساڵانە و مانگانەی خۆیان دەست دەکەوێت و تەنها سلبیات نییە بە دوایان بابەتەدا بە شێوەیەکی باڵانس و پیشەیانە من کۆڵکاری یەکەین. یاریە ئەلکترۆنیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە حەز و خولیاوە بە ڕاستی بازرگانی و یاری باخت قومار هەنگاو دەنێ بەشێکی ژیانی گەنجانی کوردستانی داگیر کردووە لە ئێستادا گەنجە ئالوودەبووەکان ڕۆژانە هەزاران دۆلار لە یاری ئەلکترۆنیەکاندا بە هەدەر دەدەن بەڵام بەشێکیان قازانجی لێ دەکەنەوە لە ڕێگەی زۆر بەکارهێنانەوە هەندێک لە گەنجان بوونەتە گەیمەر بڕێکی پارە بەدەستدێنن بۆ هۆیەوە بەشێک لەو گەنجانە بەبێ ئەوە یاگەدار بن کەوتونەتە ناو یاری بەخت و ئالوودەبوون کاوەش بە یەکێک لە نەخۆشیە دەرونیەکاندا دەنرێ. بەشی خۆی زەرم کردووە بەشی خۆشی ئانی قازانجم کردووە هەم لە ڕووی مادیە و ئەم لە ڕووی معنەویشەوە تقریبان 5 ساڵە یەکیاریەکەم لەناو کووردا دیارین لەناو عەرەبیشە هەر دیارین عنی بەرنامەم بۆ یاریکردن زۆر زۆرە ئیش مەکرد عنی دەوامی خوێندەکەش مەگەم یاریەکەشی لەگەڵاگەم تقریبان وەکو کات ڕۆژێکە ئەگەر لە هەفتەیەکە دوو ڕۆژ داوامم لەو هەفتەیە تقریبان بەلایانی کەمەوە 8 سەعات یاری گەیمینەکەم بەنسبەت پەیوەندی کۆمەڵاتیەوە زۆر دوورکەوتومەتەوە لە برادەران لە خزمان لە دۆستان لە هەموو کەسانی نزیکەکانم من وەکو خۆم یاریەکەم زۆر پێ خۆشترە عنی بەس کۆمەڵگاکەی چواردەورەکەشم گرنگم بۆم بەس ئەوەیە بێنم لەگەڵ دۆستانم زۆر کەمە زۆر. با پێی راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO بۆ ساڵی 2018 ئالوودەبوون بە یاریە ئەلکترۆنیەکان بە نەخۆشی دەرونی هەژمار کرا. یەکەم کەس کە زاراوی ئالوودەبوونی بە ئینتەرنێت و یاریە ئەلکترۆنیەکان بەکارهێنا ئافرەتێکی دەروونزانی ئەمریکی بوو بە ناوی کیمبرلی یۆنگ وای دادەنا ئالوودەبوون بە یاریە ئەلکترۆنیەکان یەکێکە لە گرفتە جیهانیە هەنووکەیەکان و کاریگەری لەسەر دەروون و تەندروستی و لایەنی کۆمەڵایەتی تاکەکان دروست کردووە و بەردەوام ڕۆژانە یاری ئەنجام دەدەن. پێش ئەوە یاری باسکەم کردووە لە نادی یاری شەترەنجم کردووە هەر لە نادی لە ڕووی سیحەتەوە ئەو یاریانە دایم باشترن هەر بۆ خۆت بۆ جسم بۆ لیاقە بۆ سیحەتی خۆ دایم باشترە جوڵیت خەڵکە ناسیت بەس یاری کۆمپیوتەریا پلەیستیشن متعی خۆی هەیە ئیسفادەشی هەیە بۆ ئیسفادەشم لێ کردەوە بەس زیانی زیاترە زۆر دائەنیشیت ئەو دانیش نابێتەوەی قەڵەوبوون بۆن منە زیانی کە من چاوم پێی کەس بووە خەڵکم ناسیوە لە ڕێی ئەم یاریانەوە برادرم زۆر ناسیوە ئیسفادەم لە زمان کردووە لەگەڵ خەڵکی دەرەوە یاریم کردووە قسەم کردو هەوڵماوە بە ئینگلیزی قسە بکەینە عەرەبی ئیسفادەی ئەو شتانەشم لێ کردووە ئەمەنە حەزم لێ بوو جاری وایە 8 سەعات 10 سەعات لەسەر کۆمپیوتەر یاری مەکرد دائەنیشتم ئەم دانیشتن و یاریکردنە زۆرەش تەبعاً لە خزم کەسوکار لە ماڵی خۆمە عایلەی خۆم جاری وایە لە ڕۆژەکە نیو سەعات دانانیشتم لەگەڵیان ئاین تۆ ئەگەر خەوەکەی لێ دەرکەی لە ڕۆژەکە و 10 سەعاتی ژیاریکەی 8 سەعات یاریکەی چی وا کات نامێنێتەوە لە خزم و کەسی شتەکاوەتە ئەچیت. یاری ئەلکترۆنیەکان بەسەر چەند جۆرێکدا دابەش بوون بەشێکیان لە ڕێگەی مۆبایلەوە ئەنجام دەدرێ بەشێکی دیکەیان بە کۆمپیوتەر ئەنجام دەدرێ بەشێکی دیکەشیان لە ڕێگەی ئامێری تایبەت ئەنجام دەدرێ وەک Xbox و PS4 و PS5 کە بە پلەی 4 و 5 ناسراون. ئەوەی لە کوردستان ئێستا بە زۆری ئەنجام دەدرێ بە پلەی یەکەم کۆمپیوتەر و مۆبایلە ئەو یاریانەش کە لە کوردستان ئێستا زۆر باون بریتین لە PUBG، Fortnite، Call of Duty، Rainbow. کۆمپانیا بەزرگانیەکانی ئەم یاریانە بەکارهێنەرانیان ناچار کردووە کە لە چەند ڕێگەیەکەوە پارە بە هەدەر بدەن بۆ ئەوی بتوانن ئەم یاریانە ئەنجام بدەن. پارە خەرجکردنەکەش بە دوو شێوازە. یەکان بریتیە لە کڕینی ئامێری یاریکردنەکە کە پێک دێ لە کۆمپیوتەر و پارچەکانی ئەوەش بە پێی جۆر دەگۆڕێ کە بەهایان لە 2000 دۆلارەوە دەست پێ دەکات. شێوازی دووەمیان ئەوەیە کە لە ناو یاریەکاندا کۆمەڵێک بژاردە دەداتە بەکارهێنەرەکان و ناچاریان دەکات مانگانە و بژاردانە بە بڕێک پارە بکڕن بۆەوەی ئەو ئەکاونتەی یاریەکەی پێدەکات سەرنجڕاکێش بێ. هەروەها ڤیزا کارت بۆ هەمان مەبەست هەیە کە نرخەکانیان لە نێوان 14 دۆلار تا 7000 دۆلارە.
بەکارهێنەران دەیکڕن بۆ ئەوەی یاریەکانیان لە کەسانی ئاسایی جیاوازتر بێ. ئێستا چەنەها کەسەیە پارەی زۆر زۆر خەیاڵی کە ئێمە ئەتوانین بڵێن لە بزنسێک ئەگەر من بینایەکەمە بێبایی ملیۆنە دلار بێ بەقەدەر یەک گەیمەر ئیسپادی لێ ناکات. گەیمەر هەیە لە ئەوروپا توانیوەتی بێ بە ملیۆنەر ئەمانە بۆ ئێمە ئەگەر تەماحمانە بێ بمانە بگینە و ئاستا ئەبێ سەپۆرت بکرین ئەبێ کەسێک هەبێ یارمەتیمان بە ساڵ بە ساڵ یاریکردنی گەنجان باری ئەلکترۆنیەکان زیای کردووە؟ ئەچیت زۆر زۆریش زیای کردو لەبەرەوەی ئێستا ئەتوانم بڵێم لە سا 50 زیاتریش زیای کردو زۆر زیاتریش زیای کردو ئەتوانم بڵێم سا 60 70 زیاتر زیای کردو تایەتی ئەچێ نانێکە خۆ پێم هەڵێ شوێنەکەم بۆ بگرە چکە ئێمە تیمی خۆمانەیەکەی خۆمان سەپۆرتیانەکەین لە چەندەها دەورەیە بەشداریان کردو دەورەی عەرەبی دەورەی عالەمی توانیوانە پلەی زۆر باش بەدەست بن لە ڕێگەی ڤیزەکارتەوە چەندەها جار پارەیان بردوێتەوە پارەیەکی زۆر باشیش کە بۆ ئەوان زۆر باشە بەڕاستی بڕی و پارێ چەندێکە بردویانەتەوە بۆ نمونە زۆرترینی نزیکی 3000 دلار بوو 300 دلار بردوێتەوە ئەم گروپە بەردەوام یاریەکان پێکەوە بەردەوام یاریەکان ئەگەر سەپۆرتیش بکرێن زۆر باشتریش دەبن ئەتوانن بڕۆنە پلە عالەمەکانیش تەنانەت. لە گرنگترین هۆکارەکان یاریدەبوونی تاک بە یاریە ئەلکترۆنیەکان بە تایبەت یاری پابجی بەم جۆرەن ئاسانی بەردەستبوون چاو لێکەری خەمۆکی و بێزاری نەبوونی پلان هاوڕێ شکستهێنان لە بوارێکی دیاریکراو دوورە پەرێزی داوامی دایک و باوک سوود وەرنەگرتن لە کات سوود لێوەرگرتنی وەک پیشە و خازانجکردنی مادی دروستکردنی چێش بێکاری نەبوونی چاودێری دایک و باوک و چەندین هۆکاری دیکە. لە هۆڵەکە دەچینە دەرەوە و لە شوێنێکی فرۆژی پێداویستیەکانی یاری ئەلکترۆنیەکان محەممەد ڕەشید دەبینم کە گەنجێکی یوتیوبەرە و قازانج لە گەیم و ڤیددیۆکانی دەکات پێکەوە باز لە سوود و زیانەکان دەکەین. لە پەبجی مۆبایلە ئەبینی منداڵێک لە تەمەنێکی کەمە لەگەڵ کەسانێکی بەتەمەن دەروێ یاریەکەن لە گروپە ئەمانە زۆر جار گوێیان لە هەندێک وشەی نەشیا و هەندێک قسە هەندێک ئەوە ژبێ ئەنی کە ڕەنگە لە ڕووی پەروەردەیەوە کاریگەریی خراپ لەسەر ئاین دێ مناڵە بەجێ بێ زۆر ئەوەش ڕاستە یەکێک لە خاڵەکانی ڤیددیۆکەیم ئەوەیە کە ئەکرێت دەرمانێک بێ بۆ دەردەکان ئەکرێت زەهرێ بێ بۆ ژیانی تۆ بەڵێ لە کوردستانە دەرمانی دەردەکەیە یان ئەوی تری لە ئێستاە لەم کاتێک ئێمەیتیان بەڕاستی دەردێکە بۆ مناڵان و دەرمانێکە بۆ ئەو کەسانی کە تەمەنیان هەیە وەڵەسا 21 ئەو یاریانەی کە هەیە بۆ خوار 18 ساڵە بەڵام سەرو ئەوە بۆ سەر 18 ساڵانە واتە لە سا 79 بە نزیکەی هەر یاریەکە تەقەکەر بێ هەر یاریەکە کوشتن و بڕینی تا بێ نابێت خوار 18 ساڵ بە هیچ شێوازێک یاری پێ بکات هیچ وڵاتێکانە زۆربەی خوار 18 ساڵ بەڵێ لە کوردستانە ئاکشنەکان لە کوردستانە ئەتوانم بڵێم ئەو یاری بۆ خوار 18 ساڵ بێت مناڵ یاری پێناکە کە ئەمەش نەزانینی پەروەردەکردنی دایک و باوکە هەڵکێک ئەم جۆرە یاری و بازرگانی و ئەم زۆرە پرۆژە و سیستەمە ناوەنن جۆرە لە قومارکردن ڕاستە ئەمە قوماری ئەلکترۆنیە ئەمە گاڵتەکردنە بە گیرفانی خەڵکی لە گەڕێکی کانێسکانی شاری سلێمانی لە ناو کەشێکی خانوە دێرینەکانی سلێمانی گەیمەر و یوتیوبەرێکی دیکە دەبینم کە زانیاری زیاتر دەخاتە ڕوو کە ئایا چۆن دەکرێت گەنجان بە باشترین شێوە یاریەکان بەکاربێنن بۆ سوود و قازانجی خۆیان. هەندێک گەڵێن منداڵی کورد بە تایبەتی لەم سەردەمەیە تا 5 ساڵی و 6 ساڵی زمانی دایک فێر نابێ بەهۆی ئەوەی کە ئەوەندە لەگەڵ سۆشیال میدیا بە تایبەتی تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب خەریکاوی خەریکی یاری ئەلکترۆنیە ئەوەندە کاریگەری دەوروبەر و دایک و باوکی لەسەر نییە بالفعل ئێمە خۆمان لە ماڵەوە مناڵێکمان هەبوو تقریبا پێشەوەی بچێتە مەکتەب تۆزی زمانی دواکەوت بە حکمی یەکێتە یوتیوب وانە ڤیددیۆکان بە زمانی عەرەبیە ڤیددیۆکان بە زمانی ئینگلیزی هەنێ ڤیددیۆ بە زمانی ترە کەمتر لەگەڵ ماڵەوەی قساکات ئەمە شوا دەکات ئەو وشانە فێر نەبێت کە پێویستە بوو وێژکردن لەگەڵ کەسە نزیکەکانی کە تۆ ئینگلیزیەوە دەڕوا بۆ عەرەبی مێشکیش طبعا مناڵە ئەو شارەزایە نییە بڵێم ئایا چەندە کاریگەری زۆرە بەڵام خۆ نمونەیەکم لەبەر چاوایە کە بە تێپەڕبوونی تقریبا تا 4 ساڵیش هێشتا ئەو زمانی پاراو نەبووکە و توێژێکی ئاسایی لەگەڵ دایک و باوکی بکە بەڵام سپاس بەخۆ دوایەوە ماوەیەک موبایلیان لێسن یان ڕۆژانە کاتێکی زۆر کەمەیان نایە بەرەبەرەیتر ناچارە لەگەڵ دایک و باوکی قسە بکە لەگەڵ خوشک و براکانی قسە بکە زمانی پاراوتر بوو سپاس ئەی پێدوانە نەجار دایک و باوکەکان خۆیان بەرپرسن لەوەکە بە ئاسانی هەموو ئەمریکی زیرەکە خەنە بەردەستی مناڵەکە تاکید من زۆر لە حتا پورزاکانم مناڵەکانیان پیان ئەڵێم کاکە ئەمە تیکتۆکە ئەمە یوتیوبە چاودێری کە بزان تەماشای چی ئەکە
زائدەن بە ئەوەش تەماشای نەکە زۆر ژێریەکان بە گروپەکرێن قسەی نەشیاوە وترێت گروپەکانە کاریگەریش کەسێکی منداڵ لەگەڵ کەسێکی بەتەمەنە هەڵخەڵەتانیشی تێدایە یعنی من خەڵکە ناسم ئەکاونتەکەی دزراوە کە بەیاریە زۆری تیا بووە پێی تو وەرە بە ئەکاونتەکە و بابوونم بەرزکەمەوانێ آیدی و پاسوۆردەکەتم بۆ بنێر یان ینی بەداخەوانێ بەکارهێنراوە بۆ استیقلالکردنی هەنێ مناڵی تر بە هەنێ شێوەی جیاواز چۆن بۆ نمونە لە کۆمەلگاکانی ترە لێ خۆمان چونکە تۆزێک زۆر تەرکیز ناخدەسترم بوارە بەداخ و گرنگی پێنایە لە وڵاتانی عەربی بۆ نمونە گاڵتەیان کردووە بە مناڵێک جارێ زمانی نەکراوەتەوانێ یان بۆ نمونە عاقێکی جەسەدی هەیە ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە تو ئەگە ئەم دایک و باوکاگەیانێنە بێ لەگەڵ کوێیا قساکە بۆ نمونە کەسێکی تر گاڵتەی پێکە نەفسیان بووی خراپە یان هەنێ قسەی با بڵین غیر ئادابیان لەگەڵا ئەکەن کە ئەم ناڵە لەوانەیە قسەی نەشیا ڕەحمەت لێبێ زۆرشتی تەقبولی ناکە یان لەوانەیە بە قسەی کە بڵێ بڕۆ لە حسابی باوکت ئەوەنە بۆ بنێرە خۆ دەزانی ئێستا زۆر شتیوان ڕوویەوە یەکێک لە مناڵەکان تقریباً هەڵە نەبم سەر و $7,000 بۆ ستریمەرێ ناردبوو $7,000 لە ماڵ و کارتەکەی بردبوو کۆدەکەی لاوە بۆ لایوی کردبووانی پارەکەی بۆ ناردبوو دوای داشیاتی بوو لە ڕێگی چەند لایەنێکوانێ پارەکەی گەڕابوو هەر لای خۆمان یەکێک بای 80 وەرەقە یوسی پەبجی یابوو بە خاوەن دوکانێک کە خاوەن دوکانەکە پەیوەندی پێوەگرتم کردم بە ڤیدیۆش دوایەوە پەیوەندی بە ئاساییشەوە کردبوو هاتبوون کەسەکەیان دۆزی بۆ پارەکەیان گەڕانە بووانێ ئەو بە 1000 دەردەسەری و پاریان کۆ کردوتوانێ مناڵێکیش لەو تەمەنەیە چۆیەتی بە یوسی ئێمە ینی چاودێری لەسەر نییە قازانجی ئەم پیاوە 23 ساڵە کارەکە لەم بوارە چییە ماگانە تۆوانی بە نزیکەیی چەندێک پارە پێیاکەی لە ڕێ پرۆداکتی ڤیددیۆکان لەڕێ گەیمەکان لە 2004 دەستم بەم کارە کرد 2014 بووم بە یوتیوبەر لە بواری گەیمە باشە لەمە حەم ساڵەیە کاتی هاتوومەتەن ئەم حەو ساڵە کاتی هاتوومەتەنە یوتیوبوانێ بوونی نەبوو یوتیوبی کوردی وێ تا من و چەند یوتیوبەرێکی دروستمان کردووەمان لە کۆمپانیاگەن و قەناعەتمان پێناوی 4 ساڵێکی بیستووە دوای ئەوە لە ئێستادا ئەمە بەلای من شتێکی ئاساییە بۆی خەڵکیش ئەوە بزانێ بە تەقریبی لە نێوان ئەتوانم بڵێم ناتوان بە تەحلیل چکە هەنێ جەستمان گۆڕێ $500 بۆ $1500 لەو بینی قازانجی مادی تۆ تقریبا کاریگەریە تەندروستیەکانی زۆر بەکارهێنانی یاریە ئەلکترۆنیەکان یەک کێشە و ئازار لە بەشی خوارەوەی بڕبڕی پشت دروست دەکات دوو توشبوون بە نەخۆشیەکانی ماسوولکەوی ئێسک سێ تێکدانی کاتی نووسن چوار دەبێتە هۆی قەڵاوبوون و زیادبوونی کێشی جەستە پێنج سیستەمی خۆراکی ئەلوودەبووان تێک دەدات شش کاریگەری لەسەر فەقەراتی مل دەبێت حوت کاریگەری لەسەر چاوەکان بەجێ دەهێڵێ بە زۆرێک مرۆڤی ئاسایی لە خولەکێکدا 12 بۆ 15 جار چاوی دەتروکێنێ بەڵام لە کاتی یاریکردن ژمارەی تروکاندنی چاو کەم دەبێتەوە بۆ 4 بۆ 5 جار ئەمەش دەبێتە هۆی وشک بوونەوەی چاو و لاوازبوونی دکتۆر گۆران بەرزنجی پشکنین بۆ چاوی گەنجێک دەکات کە بەهۆی زۆر بەکارهێنانی کۆمپیوتەر بەهۆی جۆری کارەکەیەوە هەز بە ئازاری چاوەکانی دەکات ئەگەر ئێمە بەردەوام کۆمپیوتەر بەکاربیان بخوێنیەوە خۆت لەبیر دەکەی و ئەو تروکاندنە کەم دەبێتەوە دەبێتە 2-3 جار لە دقەیەک کە دەبێتە هۆی ڕەقبوونی ڕژێنەکانی چەوری چکە فرمێسک چەوری شتیە ئەو تروکاندنە زۆر گرنگە بۆ ئەوەی چەوری بە مستەمر بێتە سەر چاو ڕژێنەکان دەری بکەن کە تێکەڵ دەبێت بە فرمێسک و تەبقەیەک دروست دەکات بۆ دەکات کە چاوت لاواز نەبێتن تەبقەیەک لە فرمێسک بەڵام کە چاوت کەم دەتورکێنی ئەو غودانە کە ئێمە لێرە زۆر دەیبینین ڕق دەبن و دەگیرێن و ئیتر چەوری کەم دەدرێت و زووتر تووشی وشکی چاو دەبن کە تووشی وشکی چاویش بووی ئیتر تووشی ژانی چاو تووشی برژانەوە و خوران و سووربوونەوە و هەتا لاوازبوون دیتنیش زۆر باشان نمونەت هاتوو تەبەردەست لێرە پشکنین بۆ کردبێت کە لێو پرسی بێ هۆکار چێ و توێتی بەهۆی یاری ئەلکترۆنیەکان وام لێ هاتووە بەڵێ زۆریشە ئێستا بە تایبەتی لە منداڵان چکە منداڵ دەبینیم 5-6 ساعت مۆبایل یان ئایپاد بەکاردێنن کە بۆوان گەلێک زۆرە چکە وەکووتمە هەر تەمەنە و جۆرێک یانێت تا 2 ساڵ منداڵ بۆی نییە ڕاستی مۆبایل و شتانە بەکاربێنێتن شاشە زیرەکەکان بەڵام لێرە بەکاری دێنن لە 2 هەتا 5 دەبێت تەنها لە 2 ساڵە تا 5 ساڵ دەبێت 2 کاتژمێر لە ڕۆژێک بەکاربێت بەڵام ئەکید هەمومان دەیبینین زۆر لەوە زیاتر بەکاری دێنن لە 5 ساڵ بۆ سەرەوە ئیتر دەبێت بەکارهێنانی لە ژێر چاودێری دایک و باوک بێت. یاری ئەلکترۆنیەکان چەندین کاریگەری دەرونی لەسەر ئالوودەبووان دروست دەکەن وەک یەک تووڕەبوون و هەڵچوون دوو نیشانەکانی خەمۆکی و دڵەڕاوشە و کەماگایی لە منداڵدا زیاتر دروست دەکات سێ دەبێتە هۆی کەمبوونەوەی متمانە بە خۆبوون لای منداڵ چوار کەمکردنەوەی توانای بیرکردنەوە
5 زیادکردنی هەستی خۆپەرستی و ڕق لای منداڵ 6 دوورکەوتنەوە لە هاوڕێ و دۆست و خزمەکانی تۆڕی کۆمەڵایەتی و بە تایبەتی یاری ئەلکترۆنیەکان لەبەرەوەی چەند شتێکیان تێکەڵ کردووە و خەبیر و زۆر شارەزار لەو بوارەیە دروستیان کردووە لەلایەکەوە حەزی تایە ئارەزوی تایە جوڵەی تایە کۆمپیتیشن و کۆڵێت منافەسە و من ئەدۆڕێم و من بردنەوەمی تێدایە پەیوەندی دروستکردنی لەگەڵ خەڵکانی تر تێدایە و سەرکەوتن و سەرنەکەوتنی تێدایواتە کۆمەڵێشتی تێدایە کە ئەمە حەز و خولیای گەنجە حەز و خولیای مێرمنداڵ و مراهقە بەداخەوە لەبەرەوەی کە ئەمانە تێکەڵی ئەم جۆرە یاریانە کرداوە ئەم جۆرە یاریانە ئێستاکە لە کوردستانی خۆمان ڕۆژ بە ڕۆژ ڕەواجی پێدەدرێت وای لە گەنجەکان کردووە بەوەک بە مانای کەلیمە گۆشەگیر بن گۆشەگیر بێت لەوەی کە تێکەڵاوی ژوور و ماڵ و خانوادە نەبێت گۆشەگیر بێت لەوەی کە وەکو جاران هاوڕێتی و برادایەتی نەماوە گۆشەگیر بێت لەوەی کە تێکەڵاوی هاوپیشەکانی خۆی هاومیهنەکانی خۆی هاوتەمەنەکانی خۆی نەبێت تۆ دیقەت بدە ئێستاکێ جاری وهەیە بەزەیت بە حاڵی گەنجا دێتەوە عسرانێک بڕۆ بە گەڕەکێکالەوە چێت لەم سەری گەڕەکە بۆ سەرگەڕەکە چوار منداڵ نەبینی پێکەوە یاری و تۆپێن و دانیشتنێک لەسەر لە بەردەم دەرگاویان چاوشارکەیەک شتێکی وابکرێکاتەوە بەڵگەی لەسەرەوەی کە هەموو مناڵەکانمان ترنجانۆتە ژووری ماڵەوە لە ناو ماڵە شۆتران جومانومەتە و کۆڵێت بە تاوەتی لە ژوورێکا لە مێزێکا و بەداخەوە ئەمە بۆ دوورمەودا کاریگەریکی زۆری دەبێت تەنانەت کاکتۆر قسەیە کاکرێ وترێت منداڵێک ئەو منداڵانی لە تەمەنێکی کەمان لە 1 ساڵ بۆ 5 ساڵ کە زەنابشتن زۆر جا بەستان کردو مەرحەلەی گەشەی منداڵ و پێگەیشتن و پەروەردەبوونیەتی ئەوترێت منداڵ لەو تەمەنەیە هەیە هێشتا فێری زمانی دایک نەبووە بەهۆی کاریگەربوونی بە زمانە جۆرەکانی دیکە کە لە یوتیوب و ئێتە بەردەمی لە یاریەکانی ترەوە گوێبیستیە بێ ئەوە وایە تێبینیتان کردووە؟ ئێستاکێمێکی لە کێشەکانمان ئەو کەسانی کە قۆناغی سەرەتاییانڵە دکتۆر بە حکومی ئەم مناڵە کە دێت بۆ مەکتەب پێشتر حەزی بۆ خوێندن تیا دروست نەبووە و حەزی بۆ مۆبایل و ئایپاد دروست و بۆ دیانی ڕازگویانە مامۆستایانی سەرەتایی پێمان دەڵێن مناڵی وایە لە سەرەتاوە جاروێت 3-4 مانگ هەرە بینە پەن لە ناوڕاستی وانەکان ئەڵە من بێزارم بێتاقەتم ئەڕۆمە بۆ ماڵەوە دەست کاتە گریان بۆ لەبەرەوەی ئەو فێر بۆ 3 ساعات 4 ساعات ئایپاد و ئایفۆنی پێ بێت کاتێک کە دەکرێتە مەکتەب و چەند ساعتێک لی بێبەری دەکەی بە دڵنیایی و کێشە و ناڕەحەتی بۆ دروست بۆیە دایک و باوک دەبێت ئاگادار بێ کاریگەری لەسەر هارد لەسەر بەشە و کۆکۆڵ توانای زیرەکی مێشکی دروست دەکات توانای ئیستیعابی مێشک دروست دەکات بیرکردنەوەی مناڵ دروست دەکات کەسایەتی مناڵ دروست دەکات کە ئێستاکێ هەموو سەرچاوە زانستیەکان دەڵێن مناڵەگەتەوە کەسایەتێکی بەهێز بێت بنچینێکی باش و چاک و مەزبوطی هەبێت حەز و ئارەزووی بۆ چواردەوە دروست بێت کۆمەڵایەتی بێت بەڕاستی بە 5-6 ساڵ یەکەم زۆر ئیشی لەسەر بکەیت کاریگەریە کۆمەڵایەتەکان یاری ئەلکترۆنیەکان لەسەر کەسانی ئالوودەبوو یەک یاری ئەلکترۆنیەکان دەبێتە یەکێک لە هۆکارەکان بۆ زیابوونەوەی هاوسەران 2 ئالوودەبووان تووشی گرفتی نەبوونی کات دەبن لە ناو خێزانەکان و فەرامۆشکردنی ئەرکی خێزانیان لێ دەکەوێتەوە 3 تەنیایی قەرەباڵغ دروست دەکات بۆ نمونە لە یاری پابجی مۆبایل 4 سیستەمی خەو و خۆراکی تاک دەشێوێنێ 5 دەبێتە هۆی دوورەپەرێزی تاک و دروستکردنی جیهانێکی خەیاڵی و ناڕاست 6 هۆکارێکە بۆ دروستبوونی کێشەی دوژمنداری و کێشەی کۆمەڵایەتی 7 بەکارهێنانی چەک بە تایبەت لە پابجیدا وا دەکات تاک خولیای لە بەکارهێنانی جۆری چەکەکە هەبێ 8 زۆر جاریش پەیوەندی خۆشەویستی دروست دەکات و هاوسەرگیریشی لێ دەکەوێتەوە هێمن ئەمین شوانی ماستەری لە کۆمەڵاسی ڕاگەاندن هەیە باوردی باس لە کاریگەریە کۆمەڵایەتیەکانی یاریە ئەلکترۆنیەکان دەکات زیانی یاری ئەلکترۆنیەکان لە زیانی مادە هۆشبەرەکان زیاترە؟ بەدڵنیاییەوە زیاترە کاتێک کە تاک ئالوودەی یاری ئەلکترۆنیەکانە بێ لە ڕووی پندە کۆمەڵاتەکانەوە ئەبێتە خاوەن کەسێک کە کەسێکی دوورە پەرێز پەیوەندە کۆمەڵاتەکانی لاوازە بێ پەیوەندی خێزانەکانی لاوازە بێ کەسە بێکە بێ بەتابەتی ئەوانەی کە چونەتە ژیانی هاوسەریەوە ئەبینین لەبەرەوەی ئالوودەی یاری ئەلکترۆنیەکان بووە کاریگەر ئێبێ لەسەر ژیانی خێزانی زۆرجا بە جیابوونەوەی هاوسەران کۆتایی نمونەش هەبووە؟ بەڵێ بەێبوون نمونە هەبووە نمونەی هەبووە لە هەمان کادا کە تۆ بۆ نمونە ڕێژەی جیابوونەوە لە کۆمەلگای زۆر بوو مناڵی بێسەرپەش زۆرە بۆ نمونە بینید ئێمە ئێستا گەنجان بۆچی تیژڕەوی زۆرە ئەو کەسانی کە بنە ڕووداوەکانی هاتوچۆ چێن زۆربەی گەنجانن لە میانی چی لەمانی تیژڕەویەوە زۆر بێزارەکردنەوە لاساییکردن بەڵێ لاساییکردنەوە خۆی ئەعلام یاری ئەلکترۆنیەکان بەشێک لە ئەعلام واتە تەقلید واتە لاساییکردنەوە بە هەمان شێوە بۆ نمونە لەو تونند و توێژانەی کە تایەتی ئەبینین ئێستا بۆ ڕووداوەکانی کوشتن زۆر بووە بۆ ڕووداوەکانی خۆکوشتن زۆر بووە یان مناڵێکە بینێ دیمەنێکی پابجی مۆبایل لە بینێ ڕەنگە دووبارەی بکاتەوە لەسەر مناڵێکی دیکە بەدڵنیاییەوە نمونێشە بۆ کە بینێران بێگومان لە ماوەکانی پێشەوە لە بەرنامە هەواڵیەکانە بینیویانە خێزان هەیە دایک و باوکەیە ژیانی تەرخان کردێتە نا بۆ پەیداکردنی پارە بەڵام لایەنە ئاینی و پەروەردەیی و کات بەسەروردنی مناڵەکانی فرامۆش کردووە خێزان باوکەیە
هەموو کات لە مزگەوتە یان لە شوێن پەرزگاکانە لایەنی دیکەی فرامۆش کردووە. کاریگەری یاری ئەلکترۆنیەکان لە سەرکایە ئەکادیمی ڕۆشنبیریەکان و خوێندنی قوتابیانیش هەیە بەهۆی زۆرمانەوەی قوتابی لەسەر یاریەکان تووشی خەواڵی دۆکا و ناتوانێت ئامادەکاری بکە و ئاسی زانستی دادەبەزێ لە بەرامبەریش دادایان گەنج لە ڕێگەی پەیوەندی دروستکردنەوە لەگەڵ کەسان و دەوڵەتانی دیکە فێری زمانی دیکەی بیانی بوون و سوودی مادیان دەستکەوتووە. لە 5-6 ساڵیەوە خۆماوەتە گەیمینگ هەر لە پلایستیشنێک و سیگاوە دەستم پێ کردووە هەتاوەکو ئەمڕۆ کە گەیشتون بە قۆناغیەوەی کە یعنی لە دەورە پرۆفیشناڵەکان و سەر بە یوبیسۆفت و سەر بە هەموو دەورە بەناوبانەکان یاریم تیا کردووە. ئەیش لەو یاریانەی پەبجی و کۆمپیوتەر واتە پەبجی ستیم و ڕینبۆ سیکس سیج کە توانیمە بگەمە قۆناغێکی زۆر باش لەو یاریە. من ئەو بنەفیتی هەبووە لەگەڵ ئەوەیە هەم لە ڕووی پارتی کۆمپیوتەرەکانەوە واتە ئەو کۆمپیوتەرانی ئەو پارچانی کە بۆ کۆمپیوتەر پێی بووە و هەم لە ڕووی مادیشەوە من ئیسفادەیەکی باشم کردووە بە نزیکەی ئەکاتە نزیکی $4,000 ینی بەرەو سەرەوە. یاری ئەلکترۆنیەکان کاریگەری لەسەر کارکردن و ئابووری تاکیش هەیە بە جۆرێک یەک دەبێتە هۆی درەنگ نووسن و درەنگ هەستان لە خەو و دواکەوتن لە دەوام و ناچالاکی لە کاتی کاردا. دوو خەرجی ماگانەی تاک زیاد دەکا بەهۆی زۆربوونی خواست لەسەر جۆری یاری و بەرنامە و ئامێرەکانی یاریکردن. زانا گەیمەر و یوتیوبەرە خاوەنی کەناڵی تایبەتی یوتیوبی خۆیەتی ماوەی زیاتر لە 30 ساڵە سەرقاڵی یاریە ئەلکترۆنیەکانە و خۆی باسی دەکا بە بڕی نزیکەی $7,000 تا ئەم کاتە تەنیا یاریە ئەلکترۆنیەکانی کڕیوە. ئەو یەکێکە لە سوودمەندانی یاریە ئەلکترۆنیەکان و بەردەوام یاری نوێ بۆ بەکارهێنەران پێشنیاز دەکات. لە کۆتایی هەشتاکانەوە یاری دەکەم تا ئێستا ئەوە 30 ساڵە من یاری دەکەم. یاریکردن بە شێوەیەکی گشتی گۆڕاوە ڕاست ینی تا ڕادەیەکی خەڵکێکی زۆر ئێستا سوودی لێ دەبینی وەکوتی جارەت بەڵام خەڵکێکی زۆریش ئێستاش بۆ حەز و خۆلیای دەیکا بۆ کات بەسەربردن دەیکا ئەوانەی کە زیاتر سوود دەبینن ڕاستی لە سەر تاسەری جیان چێ ئەوانن کە دەیفرۆشن بێگومان واروە ئەوانەی کە ئێستا ستریمیش دەکەن ینی لە ڕێگەی ئینتەرنێتەوە ستریمەرەکانیان پێدەگوترێت هەندێک لە یوتیوبەرەکان بە تایبەتی لە دەرەوەی وڵاتە بەڵام لێرەوە یوتیوبەرەکان زۆر ئەوەندە سوود وەرناگرن لەبەرەوەی ها پارەی سەر یوتیوبی زۆر کەمە لە وڵاتی ئێمە زۆربەی یاریەکان شتی نەشیاوی تێدایە تونند و تیژی تێدایە یان شتی تەمەنی 18 ساڵە بۆ نووسراوە زۆربەی مناڵەکانیش من سێ دەکەم یاری مەسەرەوەکو GTA یاریەکە بۆ تەمەنی منداڵان نییە گران یان PUBG مۆبایل 18 ساڵ بەرەو سەر نووسراوە و بەشێکی زۆریانی یاری پێکەن خۆ 18 ساڵن لەگەڵ گروپێکە یاریەکەن و قسە و نەشیا و جنێودانیان هەشتێکی دیکە وتێ بەڵێ بەس ئەوانەوە بزەم کاریگەری دوورمەدای لەسەر پەروەردەی و مناڵ و خێزانش ئەوە زیاتر دایک و باوک بەڕاستی کۆنتترۆل حکومەتش ناتوانێت ئەوەی کۆنتترۆلکە بەڕای من بەڵام یوتیوبەرەکانش هەنیان نایەن تۆ قسەیان بۆ بکە ینی بەڵێ یوتیوبەرەکان بەگشتی ئەوانەی کە من لە دەوروبەری خۆمن بەگشتی ئێمە کاتێک یاری دادێنین دەڵێنەوە لە سەر و تەمەنی ئەوەندەیە ئەوەی تر سێری مەکە یان ئێمە تایبەتی هەندێک زۆربەی ئەو خۆمەوەش بە ژیانمان قسەیەکی نەشیا و ناشرین ناکەین. بە پێی توێژینەوەیکی زانستی کە لە گۆڤاری خەڵای زانستی زانکۆی لوبنانی فەڕەنسی بڵاو کراوەتەوە و مامۆستای یاریدەدەر سوورێ نەکرام حەمەنەجم لە بەشی کۆمەڵناسی کۆلێژی یاسا و پەیوەندێنە دەوڵەتیەکان لە زانکۆی لوبنانی فەڕەنسی توێژینەوەکەی ئەنجام داوە بە تایبەت باز لە کاریگەریەکانی یاری پەبجی کردووە لە سەرەتای ساڵی 2019 توێژینەوەکە کاری لەسەرکراوە بە شێوەیەکی مەیدانی 100 کەس لە ڕەگەزی نێر و مێبەرداریان تێدا کردووە تێیدا ئەوە دەرکەوتووە کە لە 135 یاریکەران کە زۆری نەبوون تەمەنیان لە نێوان 16 بۆ 20 ساڵیدایە لە 132 تەمەنیان لە 21 بۆ 25 ساڵیە لە 121یان تەمەنیان لە 26 بۆ 30 ساڵی بووە لە 109 تەمەنیان لە 31 بۆ 35 ساڵیە بە تەنیاش لە 103 تەمەنیان لە نێوان 36 بۆ 40 ساڵیدا بۆ کە یاری ئەلکترۆنیە ئەنجام داوە لەو 100 کەسە لە 175یان سەڵت و سنگڵ بوون لە 125 خێزاندار بوون ئەوانەی لە 24 کات ژمێردا 3 بۆ 4 کات ژمێر یاریان کردو بە تایبەت پابجی لە 115 ئەو 100 کەسەیان پێکێناوە. ڕۆژانە کە ئەو کاتانەمان لە کارتی $50 $10 $20 و پلاسشەیە بەلای کەمی ڕۆژانە لەلای من 600 تا $700 دەڕاتن بەڕاستیت نەک بە پلاس ئێستا زۆر ئێستام لە پێیجی خۆم نامەم لە دێنێتن PS4 خەڵک دەڵێ ئەکسبۆکس کاکەجان دەڵێن PS4 CD زیاترە یان ئەکسبۆکس وان CD کەمترە لە ڕووی جمهور و پلەی 4 زیاتر لەو دێسە ئەکسبۆکسۆنی دەڵێ تەنها لەبێ گەمەی ئەویش فۆرزا هۆرزۆنە فۆرزا هۆرزۆن کە گەمەش سیباقە کە ئەو مودەی عالمی دەنجی دایتەوە لە ماوەی ڕابردوودا لە وڵاتێکی وەکو چین
بەشێک لە یاریە ئەلیکترۆنیەکان بە تایبەت پەبجی قەدەغە کرا. لێژنەی باڵای فتواش لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا یاری پەبجی حرام کرد. لە 23 نۆڤەمبەری 2010دا گەنجێک لە سۆران هاوڕێکەی خۆی بە تاپڕ کوشت کەوترا بەهۆی یاری پەبجیەوە بووە. لە کۆتایی ئەم پرۆگرامە بۆ گەیشتین ڕاستە یاریە ئەلیکترۆنیەکان جیهانین، بەڵام ڕەنگە لە هیچ کوێی وڵاتانی جیهاندا هێندەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ناتەندروستانە یاریە ئەلیکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکار نەهاتبێ. چارەسەر چییە؟ لەم پرۆگرامی بن کۆڵداخرای ڕوو تا بەرنامەیەکی دیکە هەموو لای لە خۆشییا بن. خواتان لەگەڵ.